خوێندنەوە و بیرکردنەوە لە قورئان چ کاریگەریەکی بەسەر ئینسانەوە هەیە. یەکەم کاریگەری قورئان لە ڕووی ئیمانیەوە، خوێندنەوە و بیرکردنەوە لە قورئان لە ڕووی ئیمانیەوە چ کاریگەریەکی بەسەر ئینسانەوە هەیە؟ ئیمانی ئینسان زیاد دەکات. هەروەکو خوای پەروەردگار دەفەرمێت وَإِذَا تُلِيَتْ عَلَيْهِمْ آيَاتُهُ زَادَتْهُمْ إِيمَانًا. کاتێک کە ئاەتەکانی خوای پەروەردگاریان بەسەردا بخوێندرێتەوە، ئینسانی ئیماندار کاتێک کە گوێبیستی قورئان دەبێت، قورئانی گوێ لێ دەبێت، خوای پەروەردگار دەفەرمێ زادەتهم ئیمانە، ئەو کەسە ئیمانی پێی زیاد دەکات. کەواتە لە ڕووی ئیمانیەوە قورئان، بیرکردنەوە لە قورئان و خوێندنەوەی قورئان و تێکەڵبوون لەگەڵ قورئان ئیمانی ئینسان زیاد دەکات. بەڵکو هیچ شتێک وەکو قورئان ئیمانی ئینسان دانامەزرێنێ و بەهێزی ناکات. بۆیە پێغەمبەر و هاوڵان صلی الله عليه وسلم تەنها ئەو قورئانەیان لەبەردەستدا بوو توانیان گۆڕانکاری لە ناخی خۆیان و لە ناو کۆمەڵگاکەیاندا دروست بکەن و لە واقعدا گۆڕانکاریەکی گەورە دروست بکەن. عەبدوڵڵای کوڕی مەسعود بۆمان دەگێڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت، دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی گوتم ئەی عەبدوڵڵا قورئانم بەسەردا بخوێنە. دەفەرمێ گوتم ئەی پێغەمبەری خوا قورئان بۆ سەر تۆدا بەزیوە، ئایا من قورئان بەسەر تۆدا بخوێنم؟ فەرمووی بەڕێ قورئانم بەسەردا بخوێنە. بۆیە دەفەرمێ قورئانم بەسەر پێغەمبەردا خوێندەوە صلی الله عليه وسلم تاوەکو گەیشتە ئەو ئاەتەی کە دەفەرمێت فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا. کاتێک کە گەیشتە ئەو ئاەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بەسە ئالێرە بوەستە. بۆیە عەبدوڵڵای کوڕی مەسعود دەفەرمێ کاتێک کەلام کردەوە بینیم چاوەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم فرمێسکیان لێ دەهاتە خوارەوە. ئەها بەڕێزان تەماشا کە قورئان لە ڕووی ئیمانیەوە دڵ و دەرونی ئینسان دەبوژێنێتەوە، دڵی ئینسان نەرم دەکا، ئیمانی ئینسان زیاد دەکا. بەڕێزان بۆیە یەکێک لە زانایان دەفەرمێت تەماشای زۆر قسە و ئامۆژگاریم کردووە بەڵام نەمبینیوە هیچ شتێک بەقەد قورئان دڵ و دەرونی ئینسان نەرم کات، نەمبینیوە هیچ شتێک بەقەد قورئان کاریگەری بەسەر ئینسانەوە هەبێت. کەواتە بەڵێ ئینسان ئەگەر دڵ و دەرونی پاک بێت، ئەگەر گوناه و تاوان لە ئینسان بگەڕێت، بەڕاستی دڵی ئینسان کاتێک کە قورئان دەبیستێت ئیمانی لە ناودا دەبوژێتەوە و زیاد دەکات. بۆیە ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێت ئەگەر دڵەکانتان پاک بێت بەڕاستی هیچ کاتێک لە کەلامی پەروەردگار تێر نابێت، هەمیشە حەز دەکات کەلامی پەروەردگار بخوێنێتەوە بیری لێ بکاتەوە، بەڵام بەو مەرجەی دڵ و دەرونی ئینسان پاک بێت. کەواتە قورئان لە ڕووی ئیمانیەوە ئیمانی ئینسان زیاد دەکات، ئیمانی ئینسان دادەمەزرێنێت. دەی بەڕێزان گەورەترین شتیش لەو دنیاە ئەوەیە کە ئینسان ئیمانێکی بەهێز و دامەزراوی هەبێت، چونکە ئەو ئیمانە لە دنیادا بەختەوەری و سەربەرزیە، لە ڕۆژی قیامەتیشدا ئەو ئیمانە ئینسان نەجات دەدات لە ئاگری دۆزەخ و ئینسان بەرەو ڕەزامەندی پەروەردگار دەبات.